خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانی بەرنامەی بەفەڕ لە هەر کوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ فەڕ و بەرەکەت و میهرەبانی خوا دابارێتە سەر تەواوی کایەکانی ژیانتان و دڵ و دەروونتان لە ژێر سایە و ڕۆشنایی بەرنامە و پەیامی خوادا هەمیشە خۆش و ئاوەدان بێت. درود و سڵاوە نەرین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چاو و سەرمەشق و ڕێپیشاندەر و ئاراستەکاری دنیا و قیامەتمان و ئاشتکەرەوەی ئێمە لەگەڵ خوددا و ئاوەدانکەرەوەی دڵ و دەروونمان حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بەقەد ژمارەی هەموو دڵۆپە بارانەکان لە سەرەتای دروستبوونی گەردوونەوە تا ئێستا خوا میهرەبانی خۆی دابارێنێتە سەر دڵ و دەروونی پاکی پێغەمبەرە خۆشەویستەکەمان. ئەو پێغەمبەرەی کە توانی بە پەیامە پیرۆزەکەی خۆیەوە جوانترین کاریگەری لە کۆمەڵگەدا بخڵقێنێ و تاوەکو ئێستاش ملیۆنەها و بگرە ملیارەها خەڵک لە ژێر کاریگەری پەیام و ڕێنمایی و بۆچوونەکانی ئەودا ژیان دەگوزارێن و ژیانی خۆیان دەڕازێنەوە. کاریگەری ئاینی پیرۆزی ئیسلام لە کۆمەڵگەدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەفەڕە بێ با بزانین کامێ ئەو کاریگەری کە ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەت لە بوارە کۆمەڵایەتی و پەیوەندی و کۆمەڵایەتیەکانە دەیگرێتە بەر و ئاینی پیرۆزی ئیسلام چۆن هەوڵەدا مرۆڤەکان هەمیشە لە خزمەتی یەکا بن، هەمیشە پێداویستەکانی یەکتر جێبەجێ بکەن و هەوڵی لابردنی کێشە و گرفتەکانی نێوان خۆیان بدەن. مامۆستا دیار شێخ محەممەد بانخوازی ئیسلامی بۆ ئەم تەوەرەیە میوانی بەرنامەکەمە بێ. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون تاعات و عیبادەتیشتان قبوڵ بێ. ئامین لە هەمووان دەستی تۆ خۆش بێ. لە بابەتی کۆمەڵایەتیەوە دەست پێ بکەین. چەند ڕۆژێکە جەژنی پیرۆزی قوربان وەکو یەکێ لە دروشم و وێزگە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بەسەرمانە تێپەڕ بووە چۆن کاریگەری ئەم ئاشتەوایی و محیبەت و خۆشەویستی و دڵخۆشی کە هەمانە لە جەژنە وەکۆڵێ بەشی ساڵەکەمان بکە، ینی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی کە گرێمان داوە یا ئاوازبوونەوەی کە ئەنجاممان داوە بە دوای جەژن نەچینەوە سەربارە کۆنەکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد دەستخۆشی لێ یەکەم خوای تەعالا بخاتە میزانی حەسەناتی هەمووانەوە و بزانم هەموو ڕۆژەکان وەکو ئیمامی بەسریە فەرمێ حەسەنی بەسری ئەبوو سەعید هەموو ڕۆژێک معسیەتی خوای پەروەردگاری تیانە بێ بەجێژن حسابە. فمنیش لەو ڕێگایی ئیمامی حەسەن و گومانی باش بە بینەری بەڕێز کە هەموو ڕۆژێکە ئینشاڵڵا جەژنە بێت جەژنی پیرۆزەیان لێ یەکەم طاعتیان قبوڵێ خۆی تەعالا ڕەحمان پێ بکات و بەرەکاتی خۆیمان بەسەرا بڕژێنێ. کاتێ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام وەحی بۆیەتە خوارەوە کە ئەگەڕێتەوە بە خەدیجە ئەفەرمێت زەمیلونی زەمیلونی یان لە لەفظێکا دەثیرونی دەثیرونی یعنی دامپۆشن. کاتێک کە خەبەریە بێتەوە ترساوە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام یەکەم جارە و جبریل ئەبینێ و یەکەم قسەی خەدیجە چییە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام؟ پێغەمبەر فەرمێ ئەترسم لەسەر خۆم شتێکم لێوێ. خەدیجە ئەفەرمێ کەلا والله لا يخزيك الله أبدا. خوای تەعالا قەت نائومێدت ناکا، قەت تووشی گرفتت ناکا، تووشی ناڕەحەتیت ناکا. بۆ إنك لتصل الرحم وتحمل الكل وتكسب المعدوم وتقري الضيف وتعين على نوائب الحق. هەر پێنجیان مەسائلی کۆمەڵایەتی و ئیجتیماعیە. تصل الرحم صلەی ڕەحم، تحمل الكل گرفت و ناخۆشیەکان ئەدەی بەسەر خۆتا لەبەر خەڵک، وتەکسیب المعدوم هەچ کەسێن نەبووە هەچ کەسێن نەدارە بێکارە تۆ ئیشی بۆ ئەدۆزیتەوە و یارمەتی ئەدەیت، وتەقری الضەیف لە خزمەتی میوانیت، وتعین على نوائب الحق. ئەمانە هەر پێنجی صفاتی پێغەمبەرە پێش پێغەمبەرایەتی، صفاتی محەممەدە پێش نبووە صلی الله عليه وسلم. کەواتە پێغەمبەر هاتووە چییە فەرمێ وەکو لە بوخاریە لە ئەدەبی مفرەدا هەیە ئینەما بوعثت لأتمم صالح الأخلاق. لە موسنەد ئیمامی ئەحمەدە مەکارم الأخلاق. کەواتە ئەمەیە مەکاریمە ئەخلاقەکە مەسائلی کۆمەڵایەتی و ئیجتیماعیات هەمووی مەکاریمی ئەخلاقە. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هاتووە دینەکەی حەصر کردووە قەسر کردووە لە چییە؟
لە تەواوکردنی ئەخلاقە جوانەکانە کەواتە دینی ئێمە ئاینی ئێمە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەو قورئانی دابەزیوە جوزئێکی مەساحەیەکی زۆر گەورەی باسی مەسائلی کۆمەڵایەتی ئەکات بەڵکو مەساحەیەکی زۆری داگیر کردووە کە وەسێتمان ئەکات و پێمان ئەڵێت لە مەسائلی کۆمەڵایەتیە باش بن ئێمە جژن کاتێک کە جژنیت ئەوە جژن گەرمکردنەوەیەکە ئەوە جژن گەرمبوونەوەیەکە ئەگینا جژن میفتاح نییە بۆ مەسائلی کۆمەڵایەتی و ئیجتیماعیات و باشبوون و تەرابوتی تەماسکی ئیجتیماعی بەیەکەوە بەڵکو گەرممان ئەکاتەوە دووبارە ئەم گەرمکردنەوە ئەبێ ئەو نەشەحنت باتێ تۆ بباتەوە بۆ جژنەکەیکە چکە پێغەمبەرمان فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕەمەزان بۆ ڕەمەزان چییە مکەفراتە کەواتە ئەضحاش بۆ قوربانیش بۆ قوربانی چییە شەحنە ئەداتێ بۆ ئەوەی تۆ هەمیشە گەرم و گوڕبی هەمیشە لەناو خەڵکا بی و بۆ خەڵک بی ئاخر سوورەتی قورئان سوورەتی ئەناسە کەواتە تۆ بێ لەناو ناسا بی و بۆ ناس بیت پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتو وەسەلام چییە فەرمێ لە ئەبو داود و ترمذیە ئەفەرمێت المؤمن الذي للفظك المسلم المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم أو إيمان دار أو مسلماني كمخالطي خلقك أتيتنا وخلقوا آرامي هي سبري هي برامبر أزيتا كانيان زور باشتر لوي كإنعزالية ودايم لمالوي ولا كوني جوروي الله أجر سورة لخوم دورة شتيوال سنتي بيغمرانية ولا صحابي بيغمران أبو عليه الصلاة والسلام بلكو پێغەمبەر هانی داوین تەشجیعی کردوین تەحفیزی کردوین کە هەمیشە لەناو خەڵکا بین و دەستمان بە خەڵکەوە بێ پێغەمبەرمان فەرموویەتی عەلەیهی سەڵاتو وەسەلام بچی بەدەم قەزای حاجەی براکەتەوە زۆر خێری زیاترە لە 2 دانە مانگ لە مەسجدی نەبەوی آخر مەسجدی زەخمە یەک نوێشتیایە بە 1000 پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام 2 مانگ بزانە ڕۆژەی حەڤڕ کاتەکەی تۆ 2 مانگ هەموو ڕۆژە 5 نوێژەکەی بەس فەرزەکان ئەی سونەتەکان ئەمە 2 مانگ ئەڵێ ئیعتیکافی 2 مانگ مەکە ئەی چی بکەم ئەڵێ بچۆ بەدەم برایەکتەوە دینی ئێمە یەک پارچەیە لە چی یەک پارچەیە لە گەرم و گوڕی یەک پارچەیە لە عیلاقات یەک پارچەیە لە پەیوەندی یەک پارچەیە لە سیلەی ڕەحم یەک پارچەیە لە دراوسێتی یەک پارچەیە لە تەوقەی گەرم یەک پارچەیە لە ئیتیسامە یەک پارچەیە لە نوێژی جەماعەت یەک پارچەیە لە تەراویح یەک پارچەیە لە جەژن یەک پارچەیە لە نوێژی جەژن ئەمانە هەمووی چیمان پێڵێ ئەڵێ لە ناو خەڵکا بە و بۆ خەڵک بە و لە خزمەتی خەڵکا بە ئەگەر خەڵکەکەش ئازار و خراپەی بۆت هەبێ فەرمێت مرۆڤێک کە تێکەڵاوی خەڵک بکە و وەکڵێ سەبر و ئارام بگرێت لەسەر خراپە و کەم و کورتەکانیان ئەوە زۆر باشتر لەوەی کە تێکەڵاوی خەڵک نەکە جا ئەوە هونەر نییە ئەگەر من کاتێ لە ناو خەڵکا بم کە بەدەمەوە بن کە باش بن بۆم ئەوە مهمە کە تۆ لە ناو خەڵکا بی کاتێک کە خەڵک ئەزیێت تێن ئەوە مهمە کە ئەخلاقی پێغەمبەر هەڵگرین ئێمە پێغەمبەران هەمویان کە لولا رحتك لرجمناك لو كاتيا صالح و شعيب و موسى بوهموا مكسراتي فرعون وإن جاء شو تبردم فرعون وتيتي وتيتي ورد دزقر بديني خوا وازلم عنجوهيته وازلم ربوبيته ألوهيته أم ترى ما شيء كتو باسيا كي وازي لي بينا لو كاتيا إنسان به هول بات بشێتە ناو خەڵک نەک ئەو کاتێ هەچەند خەڵک بەدەمەوە بێ منیش لەگەڵ یانام هەچ کاتێ پشیان تێکردم ڕقیان لێم بوو نازعزیێتیان نام وەڵام منی تر ناچمە ناو خەڵک نە ئەسڵ وایە ئینسان سەبری هەبێ لە ناو بەرامبەر ئەزیێتەکانی خەڵک تۆ ئەچیتە ناو خەڵک ئەم خەڵکە نابێت من مامۆستا ڕیازم بێ وەکو دیار ئەبێ وەکو مامۆستا ڕیازمەوێ من تۆمەیەکو تۆم نایەکو خۆم ئەمە نوسخەیە ئەمە کۆپیە ئەمە بەعمل نایە وئینەما ئەسڵ وایە چی کۆمان کاتەوە مەبادیئە سەرەکیەکان کۆمان کاتەوە طبیعەتی هەندێک تەبایع هەیە تۆ لەگەڵ خێزانی خۆشتا جیاوازە لەگەڵ براکانی خۆشتا لە ماڵەوە کە لێ یەک ڕەحمەوە دەرچوون جیاوازە ئەسڵ وایە مەبادیئی گەورە کۆمان کاتەوە ئەسڵ وایە شتە سەرەکیەکان کۆمان کاتەوە ئەسڵ وایە ئیمان مؤذن بێ ئیمان بانگ کات ئەسڵ وایە دەعوە خوا قیامەت ئەسڵ وایە ئینسانیەت یا ئەیوە الناس ئینا خەلەقناکم من ذەکەری وئونثا وجعلناکم شعوبا وقبائل بۆ لتعارفوا بوي يكم شتي ناو كوملقا تعارفه إمام ابن نابر أحمد يفرمي وأساس دعوتنا التعارف يا لها من دعوة حلو من الأضغان والأوثان كواتا ديني إما يكبر شيء وكوتم قرمو قريو صلي الرحم اجتماعيات وكوملاياتي بلكو أو جنجاني إما ك زور معجبي أوروبا لم شتيها محروما لما سائلي كوملاياتي واجتماعيات فيها نماوة هەر لە هەموو ئۆروپایە داوێتی لە شەقەی باڵ و گەڕاوەتەوە ئەوەی لەناو ئۆروپایە مادەیە ڕۆح نەماوە
هەمووی پارەیە هەمووی خۆمە لەوانەیە تەوقەیەکیش نەبێ لەوانەیە ئیبتیسامەیەکی زۆر سارد و سەر هەبێ. منیش مەبەستمەوەیە کە هەر تەوەری بەرنامەکەشم کاریگەری ئاینی پیرۆزی ئیسلام لە کۆمەڵگەدا چی بکرێت بۆ ئەوەی ئەو کاریگەریە بەردەوام بێ. ینی ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام ئەم هەموو ئەوەی کە جەنابەت ئەو پێنج شتەی کە پێغەمبەری خوا خەدیجە پێ فەرمێ کە عەبدوڵای کوڕی سەلامیش کاڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێدێتە مەدینە دەیانوت پیاوێکی درۆزنەوە کە چووم کۆمەڵی ڕاستپاردەیدا هەر هەمووی پەیوەندی ستیلەی ڕەحم و ناندان بە هەژار و سەلامکردن و لە کۆتا هەمینیان ئابرێتی بوو لە شەو نوێژ. ئەلێ کە ئەم قسە جوانانم لێ بیست و ئەم دەموچاو نورانیم لێ بینی وتم بەڕاستی ئەمە دەموچای پیاوێکی درۆزن نییە جوولەکە چێکی وتووە. چی بکرێ ئەم کاریگەریە جوانانە بمێنێتەوە ئێمەش بەرە و کۆمەڵگەیەکی ئەوروپی نەچین بەڵکو وەکۆڵێ کۆمەڵگەیەکی مۆدرن بین بەڵام بە ئاراستە و بە پێچ بۆچوون و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا ئیسلام. زۆر مهمە ئینسان کاتێک کە خۆی تەسلیمی تەیارێکە کات هەشت تەیارێ بێ ئەسڵ وایە بە هەموو مبادی ئەکەی ڕازی بیت. ئێمەش لەم کوردستانە 4 بۆ 5 ملیۆن خۆمان تەسلیمی ئیسلام کردووە خۆمان تەسلیمی خوا کردووە فەبێتۆ ئەبێ من بە مەبادی ئەم ئاینە پیرۆزە ڕازی بیت. ئاینی پیرۆزی ئیسلام زۆر مهمە دەستی پێوەگری بۆی ئەم معنە جوانانە بمێنێتەوە چونکە هەموو وەسێتەکانی قورئان و هەموو وەسێتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەیە کە تۆ هەمیشە هەوڵ بدەی بۆ دینی خوا. هەوڵدان بۆ دینی خوا لەکوێ ئەکرێ بەس پێم بڵێ غێر لە ناو خەڵکا ئەکرێ. باشە کە هەوڵتدا بۆ دینی خوا و لە ناو خەڵکا بووی ئەبێ هەندێ مواصفات هەڵگری کە مقابل ئەم قسانە لە تۆ وەرگرن. نابێت تۆ لە کەوکەبێکەوە بێیتە خوار. بۆیە کافرەکان ئەم قسانە نەکرد ئەیان و هەر لە جنسی ئێمە پێغەمبەر نێراوە ئەیانیش مەلائیکەیە بێ ئەو کاتە هونەر نییە یعنی ئەگەر مەلائیکە خۆی ئەسڵ وایە لە جنسی تۆ بێ. فئێمە کە هەوڵ دەین بۆ دین هەوڵ دەین بۆ قیامەت هەوڵ دەین بۆ چاکسازی و بۆ پاکسازی و بۆ ئیسلاح و بۆ ئاشتەوایی و بۆ نوێبوونەوەی علاقات ئەمە هەمووی پێویستی بە هەندێک صفات هەیە. ئەم صفاتانە ئەوەیە کە خۆم تیاما مەوجود بێ. بەچی تیاما مەوجودە؟ بەوەیە کە دین بکەم بە هاندەری خۆم دین بکەم بە پەیڕەوی خۆم دین بکەم بە مشجع و محافزی خۆم کە ئەم صفاتە جوانانە لەبیر دەکەم خۆم اینجا هەوڵی بۆ بدەم لە ناو کۆمەڵگایە داوای بۆ بکەم هەوڵی بۆ بدەم. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام یەکەم قسەی ئەیها الناس ئەوەی کە فەرمووت عەبدوڵای کوڕی سەلام ئەیگەڕێتەوە لە مەسنەد ئیمامی ئەحمەدایە ئەیها الناس ئەفشوا السەلام وأطعموا الطعام وصلوا بالليل والناس نيام تدخلوا الجنة بسلام. باشە بۆچی ئەم قسەی کردووە؟ یەکەم ئیشی پێغەمبەر مؤاخات بووە یعنی چەسپاندنی برایەتی. یەکەم ئیشی پێغەمبەر مؤاخات یەکەم ئیشی عەفوەن یەکەم ئیشی مزگەوتکردنەوە بوو. دووەم ئیشی لەناو هەردووکی کۆمەڵگایە مزگەوت بۆی خەڵکەکە کۆکاتەوە چونکە وەزارەتی دیفاع و داخلی و تەربیە و تعلیم و هەر هەمووی بوو لە کاتی پێغەمبەران مزگەوت. هەربوونی دەستوری مەدەنج لە نێوان جوولەکە مسلمانە ئەوەش هەر بۆ ناو کۆمەڵگا بوو. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هەمیشە بۆ ئەوە هەوڵی داوە. بۆیە فەرمێتی ئەفشوا السەلام. عەبدوڵای کوڕی عومەر هەموو ڕۆژێ دەرسێ خوێند دەرسێوتەوە تەلەبەیەکی لێ هەموو ڕۆژێ 5-6 دقە تۆزێک ئیزدێکی وەرەگرتووە چوە دەرەوە تی ڕۆژێک دوای کەوتم تبزانم ئەمە چییە تی سێرەکەم لە مەدینە ئەڵێ سەلام عەلەیکم سەلام عەلەیکم سەلام عەلەیکم سەلام عەلەیکم یەتەوە بۆ دەرس. وتم یا ابن عومەر یا ئیمامەنا ئەی ئیمام ئەی شێخ تۆ ئەمە چیەکەی دەرسەکە تی بابە تۆ ئاگای لە دنیا نییە ئەوە سونەتی پێغەمبەر خەریکە نامێنێ ئەمە ئیحیای کەمەوە ئەمە تازەی کەمەوە. بۆیە عەبدوڵای کوڕی عومەر و ئەبوو هورەیرە دائیمەن لە جەژنا ئەگەڕان لەناو شاری مەدینەیان و الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر بۆی لەناو خەڵکا بیڵێ بۆی خەڵک ڕاکێشێ هەر خۆی بەتەنیا لەزەتی لێ نابینێ هەر خۆی بەتەنیا چێژی لێ نابینێ. بۆیە خێزانی فیرعون چی وت؟ وتی ربي ابني لي عندك بيتا نەی ربي ابني لي بيتا عندك عندەکەی پێشخست عندەکە لەگەڵ لای تۆ نەبێ من بۆچی مەخانوو بۆچی ماڵ با لە بەهەشتی ژابێ ئەمەوێ عندەکە بێ کەواتە دراوسەیەکم هەبێ بە تەنیایی خۆش نییە تەنیا کورد دەڵێ بەس بۆ خوا خۆشە و فعلا بۆ خوا خۆشە چونکە صفاتی خوایەتیەتی تەنیایی جەلە جەلالو. ئەگینا لەناو مجتەمەعا لەناو کۆمەڵگایە لەناو ئومەتە تەنیایی نەقسە تەنیایی ضعفە تەنیایی نەخۆشیە تەنیایی قلەتە تەنیایی هیچ نییە. بەڵام کۆ و برایەتی و چرایەتی و دەست بە دەستی یەکەوە بێت و چاو بەرامبەر چاوی یەکتری بێت ئیبتیسامە دروستە بێ تەوقەی گەرم دروستە بێ. ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە جەماعەتی فەرموو ئەوە فڵان کەس بۆ نەهاتووە ئەزانی تۆ ئەو جەماعەتی مزگەوتە ئەگەر ئەنجام بدرێت چەنە سەردانی وشتی وا کەمە بێتەوە چونکە تۆ هەموو ڕۆژێ ئەیبینی احتیکاکت پێوەیەتی ئیتر پێویست ناکات چی بۆ لای هەموو ڕۆژێ خەبەری کاک مستەفا و کاک عەلی و کاک عارف ئەزانی. فەم دینەی ئێمە یەک پارچە شتی نییە ئەیسا حەج
مؤتمری ساڵانەی ئومەتە 2-3 ملیۆن خەڵک کۆ بێتەوە نیابەتەن لەسەر کوردستان بۆ نمونە ئەو 9,000 حاجیە ڕوا ئەوە لەو مؤتمرە مشارکن ئەمانە جمعان مؤتمری هەفتانەی ئێمەیە ئەسڵ وایە ئێمە بەو سارد و سڕیە لە جمعیان نەبین ئەسڵ وایە بە گەرم و گوڕی ئیسەیش هەندێ لادێ هەیە و هەندێ وڵاتی لادەی وڵاتی عەرەبی هەیە لە جمعیان تەوقە لەگەڵ هەمووی تەوقە لەگەڵ یەکتریان خواجە فەرمێ جمعە بۆ هەژار حەجێکە و نازان بۆ ئینسانی ئاساییش وإن كان حجك ضعيفة حج الفقراء وعيد المؤمنين وحج الفقراء والمساكين فأم مسألة ديني شون خوم رابينم أويك بدين خوم تحفيز كم دعوي بوب كم گەنجەکان هان بدەم بۆ ئەوەی فێر نەبن ڕانێن ئیسا خەمی ئەوەمان لێ هاتووە ئەم جیلە 10 ساڵی کە 5 ساڵی کە وەلە هەموو جیلێک ئەوترێ 30 بۆ 40 ساڵە 5 ساڵی کە بڕوان نە تەعزیە ئەمێنێ نەشایی ئەمێنێ فول خێر فول خۆشی نامێنێ و فول ناخۆشیش نامێنێ بەس بە تەلەفۆنی هەواڵێکە پرسێ ئەگەر پرسی یان نەیپرسی وەکو برادرانی تورک لە تورکیا کاتێک کە نەخۆشیێک کە تەعزیەکیانە بێ 15 کەس بە قات و ڕیباتەوە چن لەگەڵ یا کفن و دفنیەکەن و نەجات هەرەو نەیە لەو فرمێسکێ بێتە خوارەوە یان نێت من باسی ئەوە ناکەم باسی بیدعیەتی تەعزیەیان هەبێیان نەبێ ئەمە مەسئلەی ئێمە نییە مەسئلەی ئێمە ئەو گەرم و گوڕیەی کە ناو خەڵکەیت خۆتۆ حق المسلم على المسلم 6 ما في مسلمان لسر براكي لسر إيمان شش خويك لو أنا أويك تو دوای جنازەکەی کەوی خۆیەکێ لەوانە ئەوەیە کاتێک کە سەلامی کرد بە گەرم و گوڕی جوابی بیتەوە کە نەخۆش بوو سەردان دعوەتی کردی بچی بەدەم پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام سەردانی ئومو عەلای کردووە ئومو عەلا ئافرەتێ بووە دەی من ئیسە سەردانی ئافرەتێکی گەڕەکەی خۆمان بکەم 1000 شتی بۆ دروستەکەن ئەوە سنەتی پێغەمبەرە مەتروو کرد ناو خەڵکە خۆشەر نییە ژن سەردانی ژنکە ئومو عەلا ئافرەتێ بووە هەموو ڕۆژە بینراوە پێغەمبەر صلی الله علیه و کۆ ئومو عەلا نایبینم لە گەڕەکە تویانە وەڵا ئومو عەلا نەخۆشە ئەدەی کۆ بنەوە با بچین بۆ لای ئومو عەلا با بچین لە دوو حديثمان هي حديث كان الله نخوشك خوي دعاء بوبكا للطبرانية زوروا المريض واطلبوا منه الدعاء فإن دعاءه مجاب داوي دعاء كانش كدعاء يكسر جواب يديرته حديثي دوما لتو دعاء بوبكا تو يعني دعاء تو غيرها ابو او كواتا اما يعني بيغمر عليه الصلاه والسلام هلصاني دانشني حركه ما مالك سياش كفمي خوي قوله قليله بندكك لمسلمه خوشهم سردانت لا صحيح مسلمه اما معناه اويك اوندي ما بقر مقرانه بدن بيوندي كمالات كانوا بين كبجوي لجركان بندل خوي باك بيغدي بو تو چون نخوش که فمي دراوسه كدي خدمه كدي فلان كز نخوش بو تو وچی سردانت نکرد فلان كز نخوش كوتم سردانة نكردم وتي شلون سردانة كم تو رب العالمين وتي فرمي أما علمت أن فلانا أو كسي دراوسيد نخوش كو سرد لي ندى أجر ألا لو زرته لوجدتني عنده من لا يا بوم فلان كس تير نبو برسيم بو نهاتي نانم بديت يا وتي تو رب العالمين شلون تي أخذ دراوسيد برسيبو أجر ناند بدأ تي من لا أو داني يشتبو من لا أوابو فأما باشا يك برسيارة كين لا خومان ولا خلكان باشە ئەگەر من لە ناو خەڵکانەوە بۆ خەڵک بووم ئیتر من فایم چییە؟ یعنی تۆ هەر خۆت بڕۆیت و بێیت و بە تەنیا نابێ کاکە ئیشی بە خەیاتە بێ ئیشی بە بەقاڵە بێ ئیشی بە قەسابە بێ ئیشی بە فیتەرە بێ ئیشی بە نەجارە بێ ئیشی بە بیناء بێ ئەی خۆ هەمووی خۆ ناتوانانی کاکە خۆ نایکەیت ئەمە غێر ئەوەرە ئەمە بقۆزەرەوە لە باتی ئەوەی قژ بۆ چاکە دوو قسەیژی لەگەڵا بکە ئەبێ بە عیلاقە لە باتی ئەوەی جلەکە بۆ تەفسیلکە و بیبڕێ و تەرتیبی کا و بیکا بە جل دوو قسەیژی لە ئەمەیە عیلاقە دروستەکات فئێمە مڕومۆچی نية لديني إيمايا عبوسي نية لديني إيمايا ابتسامة هي وتبسمك بوجه أخيك صدقة أبي من زردخانية بكم بو صدقة به چونك جواني دروستكم لكم القايا چونك لقركي خوم أنا جواني دروستكم يقول عبوسي يك لي سم بدسو به قسم بخواب شي لجناري لو فرعوه بالروح دي محالة بيغمر عليه الصلاة والسلام لبخاري أفرمي أو كسيك وفاتك يان مستريحة يان مستراحة يان الرحمن بقربانه بي ابو من روم كرو مستريح ومستراح شي فرمي مستريح يان اوي اخوي اسراحتك يان اوي مستراح منه خلق لدسي اسراحتك فورن با ايما مستريح بين با ايما خلق بداخه بي بومان با ايما دواي ايما مش تعزيه كمان با دعايك قرم وخير من بوب كان شاعر كاش دلك تو لدايق بي هموان بيدكن و تو دغري بلام كدمري وابجي كتو مردي خود بيب كاني اوان بود بقرين اوان خوش شويز بي فعلا وايا اصل وايا انسان كان مسلمان كان كسكان مسلماني كي سادو يعني هي النبن برودك وسارديك لبيني انا نبي قرمو قري قسي خوش يك بارچه قسي خوش عائشه معجبه پیغمبر فرمي لجيانا نمبيني لكسبا
وبكسيك أنا صليبك بيني وتم رجال لما فعلت هذا ولما لم تفعل الناس دصال خزمتي كذب والله معجب يوم يقرش بيني وتم أما قابلة الناس غلطينا كذبة بيني وتوا چونکە ئەوە نایێنێ دوی عاجزکەم یعنی با غەڵەتی کرد چی لێ بکەم تازە تاوە ڕۆژوە فئەسڵ وای ئینسانەکان دڵەکان سەحب بکە سیحرە مەحموودە خێرەکە ئەوەیە کە دڵی خەڵک ڕاکێشی نەک بچی سحر ئەو سحرێکیان ناڵێن ئەسڵ وای ئینسان ئەو نە ساحر بێت دڵەکان ڕاکێشێ جەستەکان ڕاکێشێ عیلاقە خۆشکە پەیوەندیەکان گەرم کاتەوە ئەو دینی ئێمە ئابەوە جوانە ئەی ئەگەر دین ئەمانی لەکەیتەوە دین چییە پێم ناڵێ عیبادات ئەگەر نوێژە جەماعەتی داناوە وەکو وتمان حەجە ئەوە مؤتەمەری ساڵانەیە زەکاتە هەر دەست ئەبێ بە فەقیرەکەەوە بێ دەی فەرموو لە خزمەتان ئەی ڕۆژوو ئێ ڕۆژوویش هەر هەمووی سحورە هەمووی دانیشتووە ئیفتارە هەمووی لە مزگەوتە یەکتری ئەبینن دوعا بۆ یەکتری ئەکەن پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئەی باشە ئێمە هەموو ڕۆژێ لەگەڵ برا مالیزیەکە و ئەندەنوسیەکە و برا ئەمریکیە موسڵمانەکەیش کە لەوەیە هەموو ڕۆژێ تەبادولی تەحیە و سەلامەکەین لە نوێژە ئەسەلامو عەلەیکە ئەیها نەبی وعلى عباد الله الصالحین ئەمە هەمووی سەلامکردنە من بۆ ئەو ێنێرم من بۆ 1 ملیار و 600 ملیۆن ئەنێرم یەک سەلام 1 ملیار و 600 ملیۆن جوان بێنەوە ئەمە مهمە لە نوێژەکەیش سەلام لە یەکتری یەکەین کاکە ئێمە ئاگامان لێ نییە فئەمە ئەسڵ وایە ئەم مەسئەلانە ببێ بە ئیشمان لەسەر مینبەرەکانەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە لە ڕۆژنامە و تەواصلی ئیجتیماعی و فەیسبووک و هەر هەمووی باسی ئەم مەسئلەیە بکە نێڵین کاڵ بێتەوە نەک نەمێنێ بەڵکو نێڵین کاڵ بێتەوە ڕۆژانە تەقویەیکەین ئاوی بدەین هەموو شتێک پێویستی بە ئاودانە ئەم مەسائلی کۆمەڵایەتی ئەگەر ئاوی نەیت ئەگەر دەست پێوەی نەبێت تۆ لە ماڵەوە سەوزەکەی کە هاتە لە ماڵەوە باخەکە ئاوینەی وشکە بێ ئەمەش ئەگەر ئاوینەی کاڵە بێتەوە ئەبێت بەقەوەتی کەی ئەبێت تۆ دروستی کەی ئەو کەسێک قسەم لەگەڵا ناکە من بە زۆرە چم ئەو کەسێ ڕقی لە سەلامە نەخێر بە سەلامی کوژم هەر بە سەلامی لە یەکەم هەموو دقەیە سەلامێکی لە یەکەم ئەو کەسەی کە حەز ناکات من ئەچم بۆ لای ئەو کەسەی کە ڕوون تێ ناکات من هەر خۆمی پیشانەیەم لەبەر چی لەبەر ئەوەی فێریان کەین لەبەر ئەوەی جوانی دین دەرخین لەبەر ئەوەی تۆش ئێمەش بۆ جوانین تۆ سەیری کە هەر ئەو ڕۆژەی خوێنمەوە لە کتێبێکە ئەڵێ ئەوەی عەبوسە نازانم حەوهەش دەمار لە دەموچاوە ئەجوڵێنێ ئەوەی عەبوسە ئەوەی کە پێەکەنێن 2 دەمار حتا دەمانەکانی ئیسلاحەتەکەن 7 لەکوێ 2 لەکوێ 5 ئیسلاحەتە ئیبتیسامە لەکوێ و عەبوسی لەکوێ برا قسەی خۆش لەکوێ قسەی ڕق لەکوێ هیوا هەیە بە قسە 2 عەشەتەیە بەیەکە 2 عایلەیە بەیەکە ژنوویە دەیە بەیەکە 2 برا لە یەکەکە 2 دراوسێ لە یەکەکە تۆ ئەم زمانی تۆ کلاشیکۆفە ئەم زمانی تۆ ئاربیجیە کاکە تۆ بۆ لە باتی بەرد بەرق نیت برا هەر بەردە تەقێنی بەرق بە بۆ خەڵک سەوزی ئاو بدە یەک پارچە سەوزی بە یەک پارچە جوانی ئاو بە جوانی گوڵ بە جوانیەکان هەڵگرە بۆچی ناشی بۆچی درکی ئەبێ ئەم درکە کاتێک کە ئەچێ بەدەستی خۆتە هەستی پێەکەی تۆ چەنە ناخۆشە ئەمە قسە هەیە لەوە ناخۆشترە دڵەکان ئەڕەنجێنێ پێغەمبەر فەرمێتی ئیماطة الأذى عن الطريق صدقة أي إماطة الأذى عن القلوب ئەوە مهمترە إماطة الأذى عن الطريق إماطة الأذى عن القلوب لە دڵەکان نێڵی گەردگرێ ئەگەر گەردیژی گرت ئەگەر عیبێکیژی گرت ئەگەر بریناریش بوو من قابلیەتی ئەوم تیابێ کە ئیتر ئەم کەسە زەربی فی نەکەم قابلیەتی ئەوەم تیابێ کە جارێکە سەفحە هەڵەمەوە فەرموویەتی قورئان فەرموویەتی فەلیعفوا وەلیەصفحوا هەر عەفوو بە تەنیا قورئان نافەرمێ عەفوی ناوێ وەلیەصفحوا صەفحێکی تازە هەڵەنەوە فدینی ئێمە یەک پارچەیە لە کۆمەڵایەتی و لە ئیجتیماعیات و لە عیلاقی خۆش و لە پەیوەندیە جوانەکان زۆر باش مامۆستا زۆر جار کۆمەڵی خاڵی هاوبەشن لە نێوان مرۆڤەکاندا بەڵام ئێمە هێندە ئەنی وەکۆڵە گێرە شێوێنین بەشێ لە مرۆڤەکان هەر هەوڵە دەین بە دوای خاڵ ناکۆکانە بگەڕێن ئەین تەنانەت قورئانی پیرۆزە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ تۆ ئەهلی کتابەکان ئەوانەی کە بەشێکیان عیسا بە کوڕی خوازان و بەشێکیان عوزەیر بە کوڕی خوازان ئەڵعیاذ بالله بانگیان کە بۆ لای وشەیەکی هاوبەش کە لەسەری کۆک بن لەسەری پێکەوە بژین هەر لە دەستوری مەدەنیشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوولەکەکان بە خاوەن ماف و ئەرک ناو دەبا ئێمە مرۆڤین هەمومان مرۆڤین لە ئاستی بۆ منە ڕۆژەڵات و ڕۆژاوایە لەوە چێ هەمومان ڕۆژەڵاتی بین هەمومان بۆ منە ئاینی ئیسلاما وەرگتەوە هەمومان کوردین سەرنجام لەوە چێ هەمووشمان لە یەک هۆز و قەبیلە و عەشیرەت بین بەڵام لەوە چێ زۆر جار حیزبایەتێکی بچووک بنەماڵەیەکی بچووک یا گروپ و مەزهبێکی بچووک ئەکەینە هۆکاری تەقانەوەی ناکۆکی و شەڕ و فەرتەنە و ناخۆشیەکانمان بۆچی ئێمە لەگەڵ ئەم بازنە فراوانەدا کە کۆمەڵێ بازنەی فراوانن بازنە بچووکەکان ئەەکەینەوە کاری ئەو ناکۆکیە
ئەو شتانەی کە جەناب باسی کرد هەمووی ڕوو ئەدات لە تەسکی مێشکمانەوە، لە تەسکی عەقڵمانەوە، لە تەسکی فەهممانەوە. کاتێک کە فەهم واسع نەبوو، مێشکمان واسع نەبوو، فراوان نەبوو، دڵمان حەوشە نەبوو بۆ خەڵکی نەگرت، ئەو کاتە چی ڕۆیە؟ ساردی ڕۆیە، چڕاندنی پەیوەندیەکان ڕوو ئەدەن، بە یەکان ئەتەقینەوە، قسە بە یەکتری ئەڵێن، هەموویژی خۆزگە لەبەر قیامەت بواە. زۆربەی لەبەر قیامەت نییە، زۆربەی لەبەر مەصالح و پەرژەوەندی و دنیا و پارە و پارووە، لەبەر هیچ نییە. گینا قیامەتەوەی ناوێت لە ئێمە. جاری وا هەیە یەکێ لە شاعرەکان خوێندومە تۆ بەس بیرم نایە کێ کوردەکانە، وازان مەحویە بە ڕەحمەت بێ، دوو کەسی عارەخۆر بە یەکۆ دانیشن تێ تا بەیانی پێکەن. ئێ باشە خێرە دوو کەسی موسڵمانی چاکە تا بەیانی ژێو بەیەکەن، ئەم دوو کەسە چی کۆی کردنەوە مەی حتا بەیانی فشقیات و قسەی خۆش و بە دەمەی خواردنەوە. تۆ موسڵمان و قیامەت و قیبلە و میحراب و مینبەر و مزگەوت و ئەمانی کە ئێمە باسیەکەین هەمووی لای تۆ هەیە و کەچی لەگەڵەوەیژە ڕقی لە براکەیەتی و ڕقی لەو عشرەتە و لەو گروپە و لەو حیزبە و بابە ئەمانە هەمووی دنیاە لای بە. قیامەت زانە پەیڕەوی میزانی قیامەت چییە؟ میزانی قیامەت تەقوای خوایە. تەقوای خوایش چییە؟ التەقوا هاهونا دەستی بر بۆ دڵی، کەواتە ئەبێ ئیش لەسەر دڵمان بکەین. کە ئیشی لەسەر دڵ کرد، پاکە کردەوە، ئەتەخلیە خاڵی کردەوە لە شتە خراپەکان و ثم التەحلیە، اینجا جوانە کرد بە شتە جوانەکان، ئەو کاتە گوێر لەوە نییە. هەرچی شتە ئەیکەی بە قوربانی قیامەت، هەرچی مکەسەراتە و هەرچی غەڵەتە بەرامبەر تۆ ئەکرێت ئەڵەی قەینا لەبەر خوا لەبەر قیامەت. کەواتە ئەو شتانەی کە جەناب فەرمووت ئەوە هەمووی تەسکی مێشکمانە. سەیری قورئان کە لە فاتیحەوە هەر تا ناز بگەڕێ، جەولەیەکی پیا بکە، یەک جار وشەی فەهم هاتووە. فەهم تێگەیشتن، یەک جار فەهم لە قورئانە هاتووە. لە سوورەتی ئەنەمل خوا فەرمێ فەفەهەمناها سولەیمان. باشە بۆ یەک جار تێگەیشتن کەمە، تێگەیشتنە خەڵکەکەی وا لێ کردووە، تێگەیشتنە شەڕەت دروست، ناتێگەیشتنە شەر دروستەکە، قیلەی تێگەیشتنە ئەم خەڵکە دەعمەکەن بەیەکەوە. ئەسڵ وایە فەهم هەبێ، فەهم. بۆیە بە ڕەحمەت بێ ابن القەییم لە یەک دوو کتێبەکانی لە کتێبی ڕوحاڵێ لە کتێبی کێژە ئەفەرمێ ئەوەی کە تووشی معتەزیلە و مرجیئە و قەدەری و خەواریج و ئەم فرقانەی کە هەن، ئەڵێ ئەوەی کە وای لێ کردوون تووشی ئەم مەسائلانە بن ئیلا سوئی فەهمیهم بالله وەڕەسووله. سوئی فەهمە ناتێگەیشتنیە و هەموو کەسێکیش لە شوێنی خۆی بە تێگەیشتووە زانێ. ئێمە پێویستمان بە ئینسافە، پێویستمان بە دادڕەویە، دادپەروەری لە ناخی خۆمانە. قورئانە فەرمێ وەلەو عەلا ئەنفوسیکم، لەسەر نەفسی خۆت عادل بی ئیتر لە هیچ شتێ مەترسە. بەڵام جاری وا هەیە لەبەر نەفسە خسیسەکەی خۆم 100 کەس عاجزەکەم و 100 کەس بەڵکو ئەچێ بۆ شتی خراپیش، ئەچێ بۆ جنێودان، ئەچێ بۆ یعنی شتی ناشرین. یعنی لەبەر چی؟ لەبەر ئەوەی خۆت وا دەرخەی کە لەسەر حەقی، بابە لەسەر حەق ئەوە نییە، ئەبێ پەیڕەوت هەبێ، ئەبێ میزانت هەبێ، میزانی تۆ کتێب و سوننەیە. فەبێ هەوڵ بین هەمومان لەگەڵ عەقلی عاقلەکان هەمویان چی ئەڵێن؟ ئیسە یەک کەس نییە بڵێ عاقلێک نییە بڵێ مەسەلەن عیبادەت خراپە، هەرچی عاقڵ ئەڵێ عیبادەت باشە بۆ نمونە. فتۆ ئیتر تۆ ئەمە چییە؟ یعنی لە قاعیدەکە دەرەچیت یان شوزوزیەتێ دروستەکەی بۆ خۆت، وەڵا ئەم شتە ناکرێ، ئەم شتە نابێ، کاکە عەقلی تۆ عەقلی منە نەقسیتایە ئەوە. فەئەسڵ وایە هەرچی شتە بیکەین بە قوربانی قیامەت، یەک دووهەم بیکەین بەوەی کە کۆمەڵگایەکی متەماسیکی دروستکەین. زۆر باش. ئاسەواری ئەم مەسائلی کۆمەڵایەتی مامۆستا ڕیاض یەکێ لەوانە، یەکێ لە ئاسەوارەکانی چییە؟ تەماسوکی ئیجتیماعیە. تەماسوک زۆر مهمە. تەماسوک بەچی ڕوئەدات بە یەک دەست چەپڵە لێ نادرێ. ئەسڵ وایە بە هەمومان هەوڵ بین کۆمەڵگاکە نەشێوێ، کۆمەڵگاکە یعنی تووشی کەم و کورتی نەبێ. تەماسوک یعنی ئیتیصال، یعنی پەیوەندی، پتەوی دروستکردنی جسر دروستکەین لەناو خەڵکیە. ئەمە بەچی دروستە بێ؟ بەوە دروستە بێ کە لە هەندێک صیفەین، لە هەندێک صیفات تەنازل بکەین، یعنی لەبەرەوەی کۆمەڵگاکەمان کۆمەڵگایەکی پتەوە بێ. لە وتاری ماڵئاواییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ یەکەم ڕیبا و سوویە کە ئیخەمە ژێر پێڵاوەکانمەوە ڕیبای عەباسی کوڕی عەبدولمەتەلیبە، یاتە لە خزمەکانی خۆی دەست پێ کرد. لە ئێستادا بەهۆی ئەو چاوچنۆکەی کە بەشێ لە خەڵک هەیەی و لە سەروی هەمویانەوە بەرپرسان و دەسەڵاتداران بازرگانیکردن بە مادەی هۆشبەر، زیادبوونی نێرگە لە خانەکان و شوێنەکانی مەیفرۆشی و تەنانەت دەرمانی کوالەتی خراپ و بە سعری گران فرۆشتن و کۆمەڵێ بازرگانی تر
لە کۆمەڵگەدا هەن تەنان بە ئەندامەکانی جەستەی مرۆڤیشەوە کە لە کۆمەڵگەی خۆمانە ڕاگەاندەکانیشی لەسەرەکەن. ئاینی پیرۆزی ئیسلام کاریگەری چییە لە بازرگانیەکی حەڵاڵ لە مامەڵە و پارە پەیداکردنێکی دروستە و ئەو کاریگەریە خراپی کە ئێستا بەهۆی دوورکەوتنەوەمان لە بەها و پرەنسیپەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بەشێر لە خەڵکی دەستیان داوەتێک کە تەنها پارەیە پەیدا بکە ئیتر کێشت نەبێگە ملیۆنەها خەڵک تیا بچن لەبەر بەرژەوەندی خۆ. کاتێک خۆی پەروەردگار فەرمێ وأحل الله البيع واتە بەیع حەڵاڵە. کوان بەیعە؟ ئەو بەیعەی کە بەس لە بەرژەوەندی خۆمە نەخێر، ئەو بەیع و شیرایەی کە لە بەرژەوەندی کۆمەڵگایە نەک خۆم. ئەگینا ڕیبا سوو بەس لە بەرژەوەندی خۆتایە بۆیە حرام. خۆ سوو ئیسە من مەبلەغی پارە ئێم بە یەکێ 100,000 ئەڵێم بۆ مانگێک 150,000 بۆ بگەڕێنەوە. ئێمە چیم کردووە؟ یعنی شتێکی زۆر خراپم نەکردووە وەکو کە تەماشایەکەی، بەڵام ئیسلام حرامی کردووە. بۆ لەبەرەوەی ئیسلام ضدی کەسەلە، ضدی تەماعە، ضدی جەشع، ضدی تەمەڵیە، ضدی ئەوەیە کە تۆ بخوری بەسەر خەڵکە لە ماڵ و دانیشتووی پارە بیت و خەڵک ئیش بکەن و تۆ زیادە وەرگری. ئەمەیە سوو، ئەسڵی سوو ئەمەیە. ئیتر دوای مەعامەلەتەکانی کە نەوعەکەی کە دەست پێکە یان فەضڵە یان نەسیئەیە. بۆیە حرامی کردووە چونکە لە بەرژەوەندی گشتی نییە. کابرای داما و 100,000 لە من وەرەگرێ ئەگەر سەکەژی بۆ نەمێنێتەوە نەوەی بۆ ماوە خۆ بێ 15 بخاتە سەر 105 باتەوە بە من لەولاوە قەرزاریەکەم لەم لاژۆ هیچی بە هیچ نابێ. کەواتە ئیسلام هاتووە بۆ ئەوەی بەیع و شیرا بخاتە ناو کۆمەلگاوە و لە صالح و مەسلحەتی کۆمەلگا بێ نەک مەسلحەتی خۆم. کاتێک کە کەسێک یەت ئەو نەبێ غیرەتە، ئەو نەبێ ڕەوشتە، ئەو نەبێ بەهایە، ئەو نەبێ قیمەتە، یەت مخدرات یعنی و بڵاوی کاتەوە بە ناو گەنجانە. دەی ئەمە حەقی ئەوەیە لە بەردەکی سەرا ئیعدام کرێ. ئەوەی کە مەصدەرەکەیە، مەصدەری ممەویل، نەک ئەوەی کە وەریەگرێ. ئەوەی کە وەریەگرێ قوربانیە، ئەوەی کە وەریەگرێ ئەوە عقوبەت بدرێ بەزەوە ئەوە زەحیەیە. ئەمەی کە بڵاوی کاتەوە ئەفرۆشێ و تاجرە و زەخمە و حیمایی لە دوایە و تەرتیب و ئام شتانە، ئەمە ئەسڵ وای ئەعدام کرێ. لەبەر ئەوەی تۆ لەبەر گیرفانی خۆت، لەبەر ملی خۆت نابێت تۆ پێ بنێی بە ملەکانە لەبەر ئەوەی ملی خۆ ئەستورکەی. نابێ گیرفانی خۆ پڕکەی لەبەر گیرفانی خەڵکیش ببڕی. گیرفان بڕ و گیرفان پڕ. ئەوە گیرفانی پڕ کردووە بە گیرفان بڕینی خەڵکی. اینجا هەر گیرفان بڕینەکە نییە، ئەخلاق نایەڵێ، اینجا ئینسانیەت نایەڵێ، ڕەوشت نایەڵێ، خێزان هیوایە خێزانی دائەنێ لە مەسائیلی قوماروشتە نییە. بیستومانەوە ئەبیسین و مازال و هەیە. ئەو گەنجەی کە چەند وازان 5-6 مانگ بەر لە ئێستا لە هەولێر کە پارەشی کۆ کردووە دایکی خۆی بچن بۆ حەج، بەڵام هاوڕێی خراوایە کە سەرنجام بۆ بەشێکی تر لە مادەی هۆشبەر دایکی خۆی کوشت لەبەری کە پارەی پێ نەبوو بوو بیداتێ بڕۆ مادەی هۆشبەر. کەواتە دەسەبەی بۆ پیرۆستی مقدساتی خۆت لە دنیادا کە دایک. کەواتە ها کۆمەلگا چەنە تەئسیری هەیە، بەس لێرا تەئسیرەکەی سلبیە. کەواتە هەرە و کۆمەلگایە من ئەبێ ئیشی لەسەر بکەم ئەم مەسئلانە نەیەنەوە کە ئەڵێن کۆمەلگا و کۆمەڵایەتی بمێنێ. بەشێ لەوە ئەوەیە کە محارەبەی ئەم شتە خراپانە بکەین، بەشێ ئەوەیە کە محارەبەی ئەم معنا خراپانە بکەین، بەشێ ئەوەیە کە بەشێکی ئەوەیە کە هەمومان بە ئیشی خۆمانی بزانین، نەک بە ئیشی مەلا و بە ئیشی حیزبە ئیسلامیەکان و بە ئیشی نازانم تلڤیزیۆنەکان و هەر هەمووی لە شوێنی خۆیەوە داعیەک بێ، هەر هەمووی لە شوێنی خۆیەک مەسئولێک بێ. هەمووی قورئان فەرموویەتی وەقیفوهم ئینەهم مەسئولون، هەر هەمومان مەسئولین. نابێ بڵێ مامۆستا ئیسا ئەو ڕۆژە لە شوێنە داعوەت بوو وتیان مامۆستای مزگەوت باسی فڵان شت ناکە. وتم برا مامۆستای داما و فریای چی بکەوێ؟ لە هەفتەیەکە نیو سەعاتی هەیە بیکە بە 31 دقە لەبەردەم مزگەوت تا باسیەک هینیەکەن غیبەتیەکەن. نیو سەعات بۆ مامۆستا هەفتەی ڕۆژی دەنی سەعات بۆ فەیسبوک و دەنی سەعات بۆ لاقرتی و دەنی سەعات بۆ پێکەنین و دەنی سەعات بۆ خەو و دەنی سەعات بۆ خواردن و ئەمە ڕۆژانە هەرتایە تا هەفتەیەک 7 ڕۆژ. ئەی چەند نیو سەعاتی تێکەوێەوە؟ نیو سەعاتی داوە بە مامۆستای فەقیر. مامۆستای فەقیر لەکوێ بتوانێت بگۆڕێ؟ کەواتە ئەبێ خۆمان نەهزەیە دروستکەین، خۆمان حرەکەیە دروستکەین لەناو خۆمانە، خۆم بەهەز بە مەسئولیت بکەم. کاکە ئەم مخدر چییە؟ ئەمە تەئسیری ڕاستە من پێوە نەبووم، تەئسیری بۆ منیژە بێ ڕۆژێ لە ڕۆژان، تەئسیری بۆ مناڵەکەی من، براکەی من،
كسكي من دراوسيكي من ما زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه وكل بخاري هاتوا هتا الروجانة جبريل تقارب دراوسيكت والله يوتم نختي الأميراتية كي دراسه في غمر فرمي عليه الصلاة والسلام كواتا أما هم إما متماس أبي وكو تسبيح دسبان بدس يكو به دراوسيكم توشي أو كارسات أبو أبي بيما جواب لسري ناوي ولم دا كيفي خويتي المهم من إمرو یان پێ بکەنم پێ یان وەی شێ بکەم جاری سە فێری ئەم وەی شەبوون وەیش ئەیتر ئەوە هەموو شتەکانێتی وازانێ هەموو یعنی هەموو ئیشێکی کردووە کورە وەیش ئیسفادەی نییە ئەسڵ وایە بێیت وەکو شێری مەیدان بچیتە بینی هەرتوو تەڕەفەوە ئەم تەڕەفەیان بڵێ کاکە خۆ ماڵوێران مەکە ژن ماڵوێران مەکە مناڵە ماڵوێران مەکە غەراز نەماوە لە ماڵەکەتە هەموو ئەفرۆشی بە حەب ئەم حەبە نەبڕایەوە ئەم جستەی تۆ بەچی ئیسراحەتەکە وەرە ئەگەر ئیسراحەتەوێ دارکاری دەکەین ئەو نەو لێین هەتا ئیسراحەتەکەی تێرەخەوی لولا ئەمی کێش پارەیە سەحبێکە و الله أعلم یا بەچیکە هەرتا وای لێ ئەم کۆمەلگایە هەڵەوەشێنەوە نە دراوسی ئەبێ نە برایەتی ئەبێ نە سیلەی ڕەحمە مێنێ نە تەوقە ئەمێنێ بەڵکو نەخۆشی بڵاوە بێتەوە لە کاتی حکومەتی بەعسا ئایدز نەبوو لە عێراقا ئیسا ئایدز هەیە برا ئیسا ئایدز هەیە ئایدز ئەم ئایدزە خەتەرە ئەمەی جوزئێکە نازانم ئەڵێن لە جنوب نازانم چەند عەدەد هەیە بەخوا بۆی من لە تەلەڤیزیۆنەوە باسی نەکەم یعنی ئەڵێن چەندەها نەخۆشێت تووشی ئایدز بووە باشە ئەم ئایدزە کەواتە فەساد هەیە برا کەواتە فەساد هەیە فەسادیش بەسە ڤایرۆسی جگەری لە ئایدز خراپترە و هۆکاری سەرەکیشی بیریتە لە پەیوەندی ناشەڕیەکان ئەم پەیوەند زۆر کوشندەترە لە ئایدزیش و ئێستا لە ئایدز لە ڕێژەکەی لە جیانە زۆرتریشە ئەم پەیوەندی ناشەڕعی کە جەناب باسیەکە ئێمە زەربەیە لە کۆمەڵاتێکی ئێمە زەربەیە لە سیلەی ڕەحمەکەمان زەربەیە لە دراوسێتیمان زەربەیە لە فەقیر و هەژار و دەوڵەمەند و ئیحتیکاک و بەیەکەوە بوونمان زەربەیە لە نوێژی جومعەمان زەربەیە ئەوە تا چووە بۆ حەج خۆی و دایکی ویستوێتی ئەوە یەکێک بۆ لە فەردی جومعەکەی ئێمە ئەوە برادەری خراپ هەڵی خەڵەتاندووە نە جومعەیما نە دایکیما نە پارەیما بەڵکو ئینسانێتیشی ئێمە ماوە سەڵبەر کاتی بەرنامەکەم زۆر کەیماوە کاریگەری ئیسلام لە پاراستنی خێزان و بەها خێزانیەکانە ڕێژەی تەلاق یەکێکە لەو مەترسیانەی کە توان بڵێم لە ڕووداوی هاتوچۆ زۆرتر هەڕەشە لە کۆمەڵگەی ئێمە دەکا دادگاکان بەدەست تەلاق و جیابوونەوەی کوڕ و گەنجە 1 ساڵ و 2 ساڵ زەواج کردوەکانەوە دەناڵێنێ و وە کۆمەڵگە وردەوردە بەرەو شیرازەبسان و کۆمەڵێ مناڵی بێدایک و باوک و بێسەرپەرشت و بێنازیش دەکەونە کۆمەڵگەوە ئیسلام چۆن خێزانە پارێزێ و لە پەراوێزی پرسیارەکەشە کاریگەری قێزەونی و خراپی زنجیرە دراماکان کە خێزانیان هەملا بێبەهایە و خێزانێکی تەمسیلی و ناواقعی پیشانی ئێمە و کۆمەڵگەی ئێمەدا قورآن فەرمێ یا ئەیها ئامەنوا قووا ئەنفوسەکم وئەهلیکم نارا واتە ئەبێ تۆ ئاگاد لە خۆت بێ و ئاگاژی لە خێزانەکەت بێ قووا ئەنفوسەکم وئەهلیکم نارا ئاگاتان لێ بێ تووشی هەم ناری دنیا نەبیت عەزابی دنیا ئاخر دنیاش عەزابی هەیە کاکە ئیسەی ماڵی وا هەیە گیری بەدەست کوڕەکەیەوە خواردووە ئەو ماڵە هەمووی عەزابە کەواتە ناری قیامەتیشمان هەیە چۆن ناری قیامەت هەیە ناری دنیاش هەیە ئەبێ ئەسڵ وایە خۆمان هەوڵ بین خۆمان و عایلەکانمان بپارێزین لەم دوو ئاگرە ئاگری دنیا و ئاگری قیامەت ئەمە یەک دوو هەم بەنسبەتی مەسائلی کۆمەڵایەتی و مەسائلی کرازاننی ژن و مێردایەتی من یەک قسە هەیە زوو یکەم ئیسە لە هەموو وڵاتەکانە وڵاتی مالیزیا کەمترین ڕێژەی تەلاقیە بۆ لەبەر ئەوەی پێش ئەوەی گەنج زەواجکە 3 مانگ دەوری باوکایەتی ئەبینێ لە شوێنەکە بە نەزەری ها دایکە کچەکەیش بە نەزەری دەوری دایکایەتی ئەبینێ یعنی ئەسڵ وایە ئێمە زەواج بە قەزیە لە قەڵەم بین زەواج وای لێ هاتووە وەک پیاوە گوتبووی وای لێ هاتووە خەریکە زەواجی جوان یعنی تامی نامێنێ هەرچ مناڵی هەڵەسێ زەواجەکە کاکە دەستان خۆش بێت وەڵڵاهی ئیشێ چاکەکەن بەڵکو هەر بە گەنجی ژنی بۆ بێنەوە هەر بە گەنجی بێ بەش بەڵام پێش ئەوە فێری سەقافەتی زەواجی بکە بۆی تووشی ئەو گرفتە نەبیت دوای ئەوەی کە تەلاقەکەیدا دوو عایلە لە یەکە بن دوو عەشرەت لە یەکە بن باوکەکەت پێی ناخۆشە دایکەکە پێی ناخۆشە باشە بۆ ئەم ناخۆشیە بێنم بەسەر خۆمان بۆ هەوڵ نێم سەقافەتی زەواج فێری هەردووکیان کەم بۆ هەوڵ نێم پێش ئەوەی کە زەواجی بۆ بکەم بیخەمە دەورەیەکەوە یان ئەم هەموو دەورەی لوغە زمانی عەرەبی و ئینگلیزی و بیرکاری و فیزیا و میزیا هەیە بۆچی دەورەیەکی زەواج ناکرێتەوە بۆچی ناکرێ بە ئیشی یعنی حەدیث الساعە کە هەوڵ بم گەورەترین گەنج بەشدار بم با مادەی تیانە بێ ئەم جارەکەی چێکە ئەوانەی کە لە بواری ئەتەنمیەی بەشەریە ئیشەکەن ئەو براو خوشکانە خوش زیان باتەوە دەبا ئەم جارە مادەی تیانە بێ بڵێم لە سلێمانی لە گەورەترین قاعە گەورەترین خولێکەکەینەوە بۆ 12 ڕۆژ خولێکەکەینەوە بۆ هەفتەیەک هەرچی گەنجە کوڕ و کچە بابێن و دەرسیان پێ بڵین ئێکاکە ئەمە مەئجووری
ئەمە هەرتا ئەو زەواجە باش بێت تۆ سەدەقەی جاریە بۆت با ئەمجارە مادەی تێ نەکەین با پارەی تێ نەکەین ڕاستە تۆ ماندووبی ئەم تەنمی بەشەریە خۆت دەوراتی بینی و پارەیەکی زۆرە سەرف کردووە ئەخواش زاو با تۆ جاری کە با ئیشێ بکەی بۆ خوا بەبێ پارە فەئەم مەسئلەی زەواج و تەلاقە زۆر بووە لە حەد دەرچووە گەڕەک نییە تەلاقی تێ نەکەوێ بەڵکو گەڕەک نییە یعنی خەفەتی ئەویان نەبێ جاری وا هەیە خەریکە وای لێت ماڵەکان هەر هەمووی تووشی ئەم گرفتە ئەبن بۆ لەبەر ئەوەی ئەم دایک و باوکە ئیسیعدادیان تیان نییە گەنجەکەیان فێرکەن ئەگەر کوڕبێ ئەگەر کچ بێ بڵێن کاکە تۆ داوای کچ لە ئێمەکەی داوای شو لە ئێمەکەی وەرەو کچ لەم کۆمەلگای ئێمەشکۆ داوای شو ناکە یعنی بە فەزڵی خوا یعنی بەو سەراحەتە داوا ناکا بڵین داواکەی وەرە با دوو حەلی دووشت بکەیت یەکەم با کۆبینەوە هەمومان بچین بۆ لای ئەو وەزیر و حکوومەت و تەرتیبە بڵین ئەم جامیع شتانەمان بۆ شتێ لێ بکەن کاکە پەرژینێکی بۆ دابنێن سنوورێکی بۆ دابنێن ئاخر جامیعات بچۆ سیر کە بزانە چی تیا ئابینی ئەنواع وەشکال شتی تیا ئابینی ئەم گەنجە مڕاهقە 16 ساڵە ئەنێری بۆ جامیعە یەک پارچەی لە ئاگر برا یەک پارچەی لە دەمار و لە قووەت دینە نەبێ و ئیمانە نەبێ و جەماعەتە نەبێ و نەسیحەتی ماڵەوە نەبێ و نەسیحەتی دەرەوە نەبێ و ئەو برادەری سوئی ئەوەی کە کوڕەکە کە ویستێتی بچێ بۆ حەج و گۆڕیوێتی و اینجا برادەر بگۆڕێ و کۆمەلگا نامێنێ فەئەسڵ وایە بڵێن دوو حەلی دووشت بکەین یەکەم ئەوەیە کە جامیعات و مەعاهیدەکانمان سنووردارکەین ئیسا ئەڵمانیا و هەندێک وڵاتی عەرەبی هەندێک وڵاتی ئۆروپی خوێندمەوە لە تەقریرەکاڵێ هەوڵەیە کوڕ و کچ لە یەکتی جیاکاتەوە ئەڵمانیا قانونی دەرکردووەڵێ لە شەوەی تر مەی خواردن لەسەر جادە چونکە ئەزانێ وەزعەکە شڕە وەزعەکە خراپە حەوادیسی سیارات هەمووی لەوە ڕوئەدات فوەرە وڵاتی ئێمە ئەولاترە بەوە یەکەم وتم ئەو جامیعات و مەعاهیدە دووهەم وەرە بە سەقافەتەکەیان فێرکەین سەقافەتی زەواج زۆر قضیە بۆیە سێ جار میثاقی غەلیظ لە قورئانە هاتووەیەکیان بۆ مارە بڕینە میثاقی غەلیظ یعنی ئەو پەیمانە پتەوە بە شیدەتەی کە لە نێوان ئەم کوڕ و کچایە ئەمە با هەڵنەوەشێتەوە با مامۆسای ئاینیش هەرەوە نەبێت پارەکەی خۆی وەرەگرێت و مارە بڕینەکە بیکا بە قەزیە و بەڵکو بڵێ بە 3 ڕۆژ من مارەیەکە ئەبڕم 2 ڕۆژی نەسیحەت 3ەم ڕۆژ مارە ئەبڕم زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەد بانخوازی ئیسلامی زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی بەفەڕ بینەرانی عزیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوە عزیزیش تا بە یەکگەشتنەوەیەکی تر بە خوای گەورە و میێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ